منارەی مزگەوتی گەورەی ناحی خوورماڵ بەهۆی زەمین لەرزەکانی کۆتایی ساڵی ڕابردووەوە درز و شەقی گەورەی تێکەوتووە و مەترسی داڕوخانی لێ دەکرێت. مزگەوت و منارەکە شوێنەوارێکی دێرینی ئاینی ناوچەکەیە و گەشتیاران بە بەردەوامی سەردانی دەکەن. پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتەکەش دەڵێت پێویستە بە زووترین کات ڕێگری لە ڕوخانی منارەکە بکرێ و نۆژەن بکرێتەوە. ئەو زەلزەلەیەش کە لە 12 مانگی ئۆکتۆبەرە تووشی ئەم ناوچە و منتیقانە هات ئەو حادثە ڕوویدا. یەکێک لەو شتانی کە زەرەر لە منتیقی ئەمەشکەوت ئەم منارەی مزگەوتەکە بوو کە ئەگەر تەماشای قەیدەکەی بکەین لە خوار مکەبیرەکانەوە بە هەر بازنەیەکەی هەر هەمووی 2 ترازاوە لە شوێنی خۆی و مەترسی کەوتنیشی زۆر زیادە. لەم کاناڵی بەڕێستانەوە داواکەم هەم لە خێرخوازان و هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەم ئەم قەزی شوێنەوارەوە بە سەریعی بێن بۆ کردنەوەی چونکە کە ئێمە فەوتانیتە شوێنەوارەکەش بۆ خۆی دەفەوتێت. گەرچی وە یەکێک لە شوێنەوارەکانی ناوچەکە ساڵانە هەزاران گەشتیار سەردانی مزگەوتەکە و منارەکە دەکەن کە مێژووی دروستبوونەکەی دەگەڕێتەوە بۆ 1500 ساڵ پێشێستا. بەڵام بەڕێوەبەری ناحی خوورماڵ دەڵێت لە ئایندەدا ئەو منارەیە مەترسی ڕوخانی لێ دەکرێت. لە کاتی ئێسادا گەشتیار سەردانی کا مەترسی ڕوخانی نییە و ناشڕوخێ، بەڵام گومانەکرێ لە ئایندا ئەو دەرزانە بەرەو زیاتر بڕۆن و مەترسی ڕوخانی لێکری. ئەمە لە بۆعدێکی زەمەنی داهاتووە ئەتوانین بڵێن ئەوە ئەبێت. بەڵام ئێمە لایانی پەیوەندیدار بە تایبەتی بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانیمان بە نووساوی ڕسمی بە تەلەفۆن و خۆشان لیژنیان نادووە ئاگادار کردوەوە تەخمینێکیان بۆ کردووە کە بڕی تێچوونەکەی چەندێکە و لامان کاتە بەڕێوەبەراتی ئەو قافی پارێزگای هەڵەبجە و سلێمانیشمان لێ ئاگادار کردووە و ئەوان ئێستا بەرپرسن لەوەی کەوا سەردانی منارەکە بکەن و چارەسەرێکی کاتیش بێت چارەسەری بکەن بۆی لە ئایندا نەڕوخێت. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنەوە و نۆژەنکردنەوەی مزگەوت و منارەکە بڕیاری ڕوخانی مزگەوتەکەی دەرکرد و لە ساڵی 2014 منارەی مزگەوتەکە نۆژەن کرایەوە. تا ئێستاش مزگەوتەکە زەویەکی بەتاڵە و حکوومەت بۆ دروستکردنەوەی پەراوێزی خستووە. هاوکات شوێنەوار ناسێک دەڵێت چەند هۆکارێک مەترسین لەسەر نەمان و ڕوخانی شوێنەوارە دێرین و ئاینیەکان لە ناوچەکە. ئەوانیش هۆکارە مرۆیی و سروشتی و کەم تەرخەمیەکانی حکوومەتن. زۆربەی شوێنەواری و مێژویەکان لەبەر درێژی تەمەنیان زۆری تەمەنیان هەمیشە معارەزن بۆ تێکچوون بۆ خراپبوون. ئەمەش بە هۆکاری سروشتی وەک زەمین لەرزە یاخود حاڵەتی شێ بارانبارین خۆرەتا و ساردیەکی زۆر یاخود ئەو هۆکارە مرۆیانە نەبوونی ڕۆشن فکرێک لەلایەن دانیشتوانی هەر ناوچەیەکەوە بۆ شوێنە مێژویەکان یاخود ئاوەڕنەدانەوەی لایەنە پەیوەندیدارەکان. ئەم سێشتانە ئەم سێ هۆکارن کەوا وا ئەکەن بەشێکی زۆری شوێنەوارە مێژویەکانی کوردستان و بەتایبەتیش ناوچەی هەورامان یان بەرەو وێرانبوون خراپبوون بڕۆن. لە سنووری ناحی خوورماڵ و دەڤەری هەورامان دەیان ناوچەی شوێنەواری و گرنگ و شوێنەواری دێرینی ئاینی تێدایە. ناوچەکەش بە سروشتێکی گەشتیاری ناسراوە و ساڵانە گەشتیاران ڕوو لە ناوچە گەشتیاری و شوێنەوارە کۆن و دێرینەکان دەکەن. بەڵام بۆی پشتگوێخستن و گوێپێنەدانی حکوومەتەوە شوێنەوارەکانی ناوچەکە لە بەردەم لە ناوچوون و ڕووخاندان. ئێستا من لەژێر منارە مێژوویەکەی مزگەوتی گەورەی خوورماڵم کە مەترسی ڕوخانی لێ دەکرێت. بەوەی قەیرانی داراییشەوە حکوومەتی هەرێمی کوردستان مزگەوتی گەورەی خوورماڵ دروست ناکاتەوە. هاوکات ڕێگریش دەکات لەوەی هاوڵاتیان و خێرخوازان مزگەوتەکە و منارەکەش دروست بکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی خوورماڵ.